ئێرە سەرشەقامی سلێمانی عربەتە لێ سەدا مامۆسایان و فەرمانبەرای ناڕازی هاتوونەتە سەر شەقامەکە ڕێگری لە ئۆتۆمبیلی بچووک ناکەن تەنها ڕێگری لە تەنکەرەکان دەکەن وەگەوەشکە لە دروشمەکەیانە هاتووە ئەڵێن سەرچاوەکانی دەسەڵات وشکەکەین ئەمان ژمارەیەکی زۆر لە مامۆسایان و فەرمانبەرانن کە لێرەن ئەمڕۆ سەر شەقامی سلێمانی عربەتیان داخستووە کە ئەمان چی ئەکەن لێرە ئەتانێت چ پەیامێ بن بە دەسەڵاتیەوە ئێمە ئەمانوێ شادەماری ئابووری حزبانی حکومڕان ڕابگرین بۆ پێشیان ئەڵێن چۆنێوە دەستان بە لە قورگی ئەمەناوە ئێمە شەزانین قورگیەوە لەکوێوەیە تاکەی لێرە بەردەوامە بن ئێمە تا ئەو کاتە بەردەوامە بین کە کاریگەریەکان کاریگەری زیاتر بن بۆ چالاکی نوێشمان ئامادەیە ئەم چالاکیە کاریگەری نەبێ دڵنیاتانەکەوێت لە هەموو ئەو ناوچانەی کە شوێنی بازرگانی و شوێنی سەرچاوی داهاتی دەسەڵاتن ئەو ڕێگانی شەگری سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەگەر هاوکار مێنەکان بجۆزێتەوە لۆ خەرباڵغەی زۆر دروست بووە ڕێگە بە ئۆتۆمبیلی ئاسایی ئەدەن کە تێپەڕێ بەڵام تەنها ڕێگە بە ئەو ئۆتۆمبیلانە نادەن کە بار هەڵگرن کە بەرهەمە سوتەمەنیەکان دەگوێزنەوە سعیدێکیان کردوێتەوە یەشێک لە مانگرتوەکان کە لێرێ کە لە مای ڕابردوودا مانیان گرتووە ماوە ساعتە سڵاوە لێبێ جارێتە دروستی چۆنە زۆر سپاس باشم الحمدلله دەستی کردوێتەوە ناخواردن والله هەر وردە لەگەڵ ئەو جدۆلێکی بۆم دانراوە جدۆل لە خۆراکیەکە دووری کە خۆراکی جدۆلی بۆ داناوم لەگەڵەوە ئەڕۆم ئەمڕۆ چ پەیامێک ئەگەێننەوە وڵی پەیامەکە چییە؟ ئێمەمانەوێت ڕێگە لەو تەنکردنەوتانە بین کە لە دەیەکانی ڕابردووە چون چەند ساڵەکە حکوومەت یاریمی کوردستان بەتایبەتی 2014 نەوتە فرۆشێ پێی بڵێن کوا داهاتەکە و داهاتی کە لە فرۆشتنی نەوت بەدەستەگات هیچ نەبێت لەگەڵمان چوزانم شێری بکە بەشدار بە بەشدار بین لە داهاتی وڵاتە چونکە ئێمە خەڵکی وڵاتین پێویستمان بەوەیە جارێکی تر کەرامەتی ئێمە نەکەوێتە بەردەم پرسیارەوە موچە نەبێتە هەواڵ ینی بەگشتی چالاکیەکەی ئێمە ئەوەیە داوا بکەین کوا قوتی خەڵک کوا ئەو داهاتی کە ئێوە هەتانە بۆ لەگەڵ خەڵکدا بەشی ناکەن زۆر باشە زۆر سپاس بەڕێستان ماوەستا سروش هاواری کە یەکێک لە مانگرتوەکان ئەم تاکەی لێرە بەردەوامە بن کات دیاریکراو نییە لەوانەیە چەند سەعاتێک بێ لەوانەیە چەند ڕۆژێک بێ لەوانەیە شوێنی سابت بکەین لێرە واتاتانە شوێن سابت بکەن پێ ئەچێ ئەکەوێتە سەر دۆخەکە کە شوواکەی زۆر ساردە ئێمە خۆ بۆ سەیران نهاتوین ئێمە هاتوین بۆ خەباتێک یعنی ناکرێت تۆ سەرما بێنەیەیت برسی و بێنەیە بێتاقەت بینیت لە هەموو بارودۆخێکە ئەبێ لەو شوێنە ئامادە بی کە خەباتێکی تیاکەیت زۆر سپاس بۆ تۆ بەڵێ ئەمە دیمەنەکانی سەر شەقامی سلێمانی عربەتە کە مامۆسایان و فەرمانبەرای ناڕازی هاتوونەتە سەر شەقامەکە ڕێگە لەو تانکەری سوتەمەنیانە دەگرن کە سوتەمەنی دەگوێزنەوە لە نێوان سلێمانی بۆ عربەت و بە پێچەوانەوە ئەوەی کە هەیە ڕێگە بە ئۆتۆمبیلی بچووک دەدرێت ئۆتۆمبیلی ئاسایی دەدرێت تەنها ئەمان ڕێگری لە تانکەر دەکەن کە لێرەدا چەند تانکەرێکی ژوەستاوە کە لەم سەرەوە کە ئەمان ڕێگریان لێ کردووە ئەو تانکەرانن کە لایەن داوتە لای شەقامەکەوە بۆیە ئەمان ناڕزایەتەکانیان هێناوەتە سەر شەقامی سلێمانی عربەت و داوای ئەوە دەکەن کە مافەکانیان پێ بدرێت داوای ئەوەکەن کە ئەو موچانەی کە پێیان نەدراوە تا موچەی مانگی 12 ساڵی پار و چەندین داواکایی دیکەیان کە هەبوو کە لە مای ڕابردووشدا ئەوان سیانزە مامۆستا فەرمانبەر بۆ ماوەی 15 ڕۆژ مانیان لە خۆراک گرت لە بەردەمینی ئۆفیسینەتەوە یەکگرتوەکان و ئێساش هاتوون ناڕزایەتی خۆیان دەردەبڕن بەرامبەر ئەوەی کە ئەو داواکاری و بابەتانی کە هەیەە بۆیان دابین بکرێت ئەمە شەقامی سلێمانی عربەتە مامۆستایان فەرمانبەران هاتوونەتە سەر شەقامەکە ڕێگری لە تانکەرەکانی سوتەمەنی دەکەن و نایڵەن بە شەقامەکەدا تێپەڕ ببن و لە سنووری سلێمانی بچنە دەرەوە